خۆت ئاگاداری کە بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی ڕێژیان ڕۆژ لە ڕۆژ لە زیاد بوونایە و لە ناویشە گەنجەکان ڕێژێکی زۆر باشیان پێک هێناوە بەڕای تۆ گەنجی ئێمە توانیوێتی کە سوود لە تۆڕی کۆمەڵایەتی وەربگرێت بۆ ئەوەی کە سوود بە خۆی کۆمەڵگاکەی بگەێنێ؟ وڵی دیمە ئەو پرسیارە بۆ من و بۆ زۆر کەسیش لەوانێ ئاشکرا بێ کە ئەوانە دیارن لە سوۆشال میدیا کە سوودیان لە سوۆشال میدیا وەرگرتووە یان ئەیانە سوودیان بۆ کۆمەڵگا هەبێ باشە بەڵام بەداخەوە هەروەکو دوێنێ شەمە سەرچێکم کە شتێکی بابەتێکم لەسەر بەکارهێنانی سوۆشال میدیا خوێندوواڵێ بەکارهێنانی سوۆشال میدیا وەکو ئاگرێک وایە لە زستان ئاتوانی خۆتی پێگەرم کەی تۆ سوودی لێ ببینی و ئەشتوانی مرۆڤێکی پێ بسووتێنی ژیان یعنی ئەتوانی بۆ باش و بۆ خراپەش بەکاری بێنی ئەمە بۆ چوونێکە بەڵام لە کوردستانی خۆمانە من نازانم بەڵام ئەوەندەیەتە بەرچاومان کەمتر سوودی لێبینی زۆر چاکە وەکو خۆت ئاگاداری چەند میوانێکمان ئامادەن ئەچینە شوێنی کارەکانیان و گفتوگویان لەگەڵەکەین کە بزانین چۆن سوودیان وەرگرتووە لە سۆشیال میدیا. زۆر باشە من ئامادەم بڕۆین؟ شاباش شوێنەکەشیان ستۆدیۆکەشیان زۆر جوانە زۆر سپاس زۆر سپاس تەمەنەوانی کە ڤیدۆکانتانە بینن لەوانەیە نەزان کە ستۆدیۆیەکی ئاوە باشیشتان هەیە بەڕاستی گرنگتر لە هەمووی ئەوەیە کە فێنکە ئەم ستودیۆە تۆزێ زۆر هیچمان تیا کردەوە پێشتر یەکیی بچووکترمان هەبوو بەس ئێستا بە تایبەتی کاکەم حەمەوە چەند ساڵە من توشتی وا دابینە کاتوی تر باشە گەیشتوین شوێنێکی باش ئێستا ستودیۆیەکی تۆزێ ماقولمانێ زۆر چاکە هەر سەرکەوتوو بن بۆمان باس بکەن کە سەرەتا چۆن یەکترتان ناسی ئێوە چۆن یەکتان گرت و چۆن دەستان بە ئیشەکانتان کرد. ئێمە هەر لە کۆنەوە برادەرین لە یەک زانکۆ بووین وا لێکتان نەکە لە کاتی زانکۆ یەکتان ناسیوە هەر لە کۆنە هەر 6 ساڵێکا بە یەکتریە ناسین و وردە وردە دەستمان پێ کرد یەک بە دوای یەکەوە با بڵین لە ئاخیرا ئەمە بینی تاانەمە هەمووی محەممەد لێرە خۆی هەمووی داناوە بەدەستی خۆی من ئاریان بەس بە حازرین کەواتە ئیشە سەرەکیەکان تۆ کردوتە ئەو ئەو کەمترین دەرەکە بەم زیاترین ئیشەکەشەکە ئێهانە قسەمان بۆ بکە سەربازی زۆر ماندووبوونەکە هی تۆ ئێهانە قسەمان بۆ بکە بیرۆکەکە هی کێ بوو لە پێشە لەو سیانەتانە یەکەم جار ڤیددیوەکمان هەبوو ئەنجە پێویستمان بە ڤیددیوەکی هەر وا خێرا بوو پێویستمان بە ئاکتەرێک بوو وتم ئادەمەتوانی بێ بەس بۆ دەقەوتی کاکە وازم لێ بێنە هات بەرامبەر کامیرا ئەنجا خەڵکێک هەیە کە هێتە بەرامبەر کامیرا دەموچاوی زۆر جوانە هەر یەکسەر لە کامیرا ناترسێت ئەڵێن فەیسی سینەماییە بەڵێ ئەنجە منی شۆک بووم وتم ئادەم بینی و چی کرد ئاکتینگت زۆر بە قووەت بوو هیچ جارە دووبارە نەتکردەوە ئەبێ ڤیددیۆ بکەین ئەنجا ئادەم زۆر فکرەی خۆی هەیە ئەنجا ئەوە شتەکە زۆر باشە چکە خۆی فکرەکانی خۆیان نووسێ ئەچێ مەسەرەن لێ کۆڵینەوە کاتن بەدڵی خۆی و هێت فکرەکە هێنێمە لێرە تۆزە مناقەشە لەسەر فکرەکەکەین و دەست ئەکەین بە تۆمارکردن بەڵێ ئەجا دوایش تواناکانی یاریانیش دیار بوون چونکە یاریان هەر لە بیداتەوە کە دانیشی لەگەڵ برادەر قساکە ئێمە زۆر پێکەنین و زۆر پێمتەئەسری شەبین چونکە قسەکانی هەمووی لە شوێنی خۆیان جوتم کاکە وەرە ئەو شتانە بەرامبەر کامیرایەک بڵێ دەستان خۆش بێ کاگادەم ئەو فکرانی کە هەڵێ بژێری وەک ئەم هاوڕێ و کاک حەمە باسیەکە فکرەکانە زیاتر چی بوون ئەدویست چ پەیامێ بگەێنی بە کۆمەڵگا بە گەنجان سەرەتا هەر لە یەکەم ڤیددیۆ تعلیمی بوو باش ئەنجا بەپێی باڵێن ژیانی ڕۆژانە سەری هەواڵەکانەکەی هەنێشت ڕۆیە لەوەیە فکرەیەکە بۆ بێتۆ کۆمەڵێک هەنێک کۆمەڵی بیر و باوەڕ هەیە لە کۆمەلگایەت هەنێکی باشە هەنێکی خراپە ئەوەی خراپە هەوڵەیەم چۆنەڵێ ڕێگەیەکی نەک بڵێم ڕاست شەرت نییە ڕێگەکەی من ڕاست بێ بەڵام ڕێگەیەکی با بڵێن جیاواز بێ کاریگەری هەبووە ڕێگەیەکی بەدیل بێ باشە هەستە کردو مەسەرەن ئەو ڤیددیوانی کە ئەیکەی بۆ تعلیمی و وەک باسێکی ڕێکردنەوەی هەندێک بابەت و هەندێک گرفتی بچووکی ناو کۆمەڵگە هەستە کردو کە فیدباکێکی باشی هەیە خەڵک سوودی لێ وەرگرتۆ بە تایبەتی گەنجان
بە دڵنیاییەوە تام فیدباک لە سوۆشەل میدیا تۆ بریتە لە کۆمنت و نامەکان کە بۆتیە بەپێی ئەوەی کە پێم گەیشتەوە بەپێی ئەوەی کە خوێندومەتەوە ژمارەیەک هەیە کە ژمارەیەکی باش هەیە کە بۆ نمونە لە ڤیددیۆیەکی تعلیمی یا شتێ فێر بووە یان ڤیددیۆیەک ئەگەر کە کۆمەڵایەتی بێ سوودێکی لێ وەرگرتووە یان هاوڕا بۆ لەگەڵنا وەگەر بێتە سەر حەقیقەت بە تایبەتی لە ڤیددیۆ کۆمەڵایەتەکان ئەگەر تۆ باسی کێشەی کۆمەڵگە بکەیت ئەگەر یەک کەسیش سوودی لێ وەربگرێ بۆ من ئەوە تا بڵێ بەسە ئەگەر تەنها یەک کەسیش بێت چونکە تۆ ئەگەر بتوانیت تەئسیر لەسەر مرۆڤێک بێ لەم کۆمەڵگەیە ئەوە شتێکی ئاسان نییە. بێگومان. ئاریان باسی ئەوم بۆ بکە کە سەرەتای دەستان پێ کرد لەگەڵ ئەوەیە کە خەڵک حەزی لە ئیشەکانە دایمەن ڕەخنەشەیە ئەو ڕەخنانە چ کاریگەرێکیە بۆ لەسەر من بە تایبەت ڕەخنەیەکی زۆر وەرەگرم لە ئادەم زۆر زیاتر لەوانەیە قسە خۆشی وەڵی هەموو کارەکەی بۆ چێگەڕێنیتەوە جارێەوە بڵێن وەڵی بڵێ کەشخەم حەزەکەم وا بڵێم با ئەم حەزیش ناکەم خۆم وا دەرکەم ئاوەسپی خۆم بەڵام زیاتر ئێوە وان پێ بڵێن باش بێگومان کەشخەی زیاتر هەستەکەی کە لە ڤیددیۆکان ئێمانە بینی ئاریانیان زیاتر کۆمیدیتر دەکەوێت لەوانەیە هۆکارەکە ئەوە نییە؟ وەڵی ئەزانی چی هۆکارەکە دوو سێشتە وایە من تۆزێک زیاتر کۆمیدیم و وابزانام هەندێک شێوازەکەی من ئەو ڕۆڵەی کە ئەیبینم لەوانەیە تۆزێک تۆزە کەمتر قوبوڵ دەکرێەوە نییە چونکە ئادەم زۆر بە جوانیە چێ قسەکانی خۆی زۆر بە پیاوانە ڕاستێ منەچم خۆم تو ڕاکەم و ئاواییەکەم و بزەوت ئیتر تاوان من ئەوانە هیچی بە مەبەستێکی خراپ ناکەم لە کۆتاییە ئەوەش هەمووی بەشێکە یعنی ئەوە نییە من بۆ مەبەستێک واکەم بۆ ئەوەی خەڵک تۆزێک ینی بهەژێنم خەڵک ینی ئینترست بن لەو شتە ینی سەرنجیان ڕابکێشە باش بەس باسی کاریگەریەکانت نەکرد کە یەکەم جار ئەگەر کۆمنتی نێگەتیڤ هاتبێت چۆن بەلاتەوە وەڵڵاهی ئەزانی چی پەشیمانی نەکردیتەوە یەک دوو جار هەبوو بە من خۆم کەسێکم زۆر گوێ بۆ قسانە ناگرم بام کاکە تۆ 2000 کەس دانیشە دابەزێتە سەرێ ینی هەر کەسێک پێم و تەسیرەبی بەس ئەو شێوەی کە من بڵێن ینی چۆن توانیم بڵم چارەسەر بۆ بدۆزەمەوە ئەو بوو ینی جار بەجار هەمەش قسەی لەگەڵا کردم ینی من برادەرەکانی خۆم ئەوانی لە هەمویان نزیکترن و تێئگەن من چیەکەم ئەوان قەت ڕەخنەیان نەبووە یان ئەگەر ڕەخنەش هەبووە ینی پێم ئەڵێن ئەوەنی ئەو شتت غەڵەت بووە لەبەرەوە وابزانام هەر گوێ لەوانە بگرین باشترە طبعا ئەو ڤیددیۆانی کە خەڵک بینێ لەوانەیە نەزانێت کە ستۆدیۆیەکە یان کۆمەڵی ئەجیزە و شتی باشەیە لە پشت ئەم ڤیددیۆیەوە باشە ئەو خۆمان لەبەریکە لە بوارەکەین ئەزانین بەڵام لەوانەیە کەسێکی تر مەسەن نەزانێت بە وردی ئەو شتانە چین ئەم ستۆدیۆش لانی کەم پێویستی بە سەپۆرتێکی باشەیە ئایا ئێوە خۆتان هەروکو خۆتان لەتوانێت خۆتان ئەم ستۆدیۆتان دروست کردووە و هاتون ئیشەکانەکەن ئێمە زۆری شەکەن بەڕاستی ینی من ڕۆژانە 14-15 ساعتی شەکەم ئادەم و ئاریان هەروەها ئیشەکەن ئیشێکی ترەکەن ئیشێکی ترەکەن ئەنجا ئەو پارەی ئەو داهاتێک کە بۆ مەیە پارچەیەک لێ دانێن بۆ ئەم ستودیۆە مەسەڵەن زۆر جار سەیرەکەن ئەڵێ مایکێکی نوێ هاتووە کاکە تاقی بکەینەوە دەنگتان زۆر خۆش پێ دەرەچی ئاڵێن کاکە بە بڕۆن بیکڕین ئەنجا زۆر جای شتمان کڕیوە بە پێی پارەی خۆمان لە جیاتی سەفەر بکەین لە جیهاتی مەسەڵەن سارەی خۆمان بگۆڕین بکەینە سارێکی باشتر یان بچینە شوێنێکی خۆش ئەم شتانە یەکەین یانی سوۆشال میدیا سوودێکی باشی هەبوو بۆتان بە دەرەوەی کە ئێوە یەکێک لەو سێ کەسن کە لە سوۆشال میدیا زۆر دەرکەوتون توانین شتانە کە سوودیشی لێ وەرگرن 100% من هەر یەکێکمان سوود بە ڕێگایەکی وەرگرتووە من خۆ مەسەڵەن شەخسیان هەموو خەڵکی شەزانێک کە مەسەڵەن ئەگەر لە سوۆشال میدیا بڵاو ئەتوانی ئیشی ڕێکلام بکە ئەتوانی لەگەڵ کۆمپانیا و ڕێکخراوی گەورە پرۆژێکت دامەزرێنی و دابنێ و ئەوەنە تەبعاً ئەوەش هەمووی سوودی هەیە داهاتی هەیە بەس ئەویش بە بەلاشی نایەتەوە ئەویش دوای ئیشێکی گەورە ئەتوانی ئەو دەرفەتانە وەرگری دەستان خۆش بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین هاتینە ئێرە ستۆدیۆ ئێوەمان بینی لە دانیشتنی کۆتاییمان ئادەممان لەگەڵا بێ و ئەتبینینەوە زۆر خۆشحاڵ بووین کە ئێوەشمان بینی زۆر سپاس بۆ میوانداریەکەتان
سڵاو لەوێ چۆنیت؟ ئەحواڵە؟ سپاس دەکەم خێبن سپاس کاتتان نەگرتووی لە کاتی خۆیان زۆر چاکە خەریکی چی بووی؟ خەریکی ئیشێک بووم بۆ شوێنێک داوای لۆکیشنیشیان کرد بوو خەریکیەوە بووم زۆر چاکە زۆر چاک شکۆجیان پێم بڵێ چۆن بوو کوڕێکی کورد بۆ بە دیزاینەری یەکێک لە گەورەترین تۆڕە کۆمەڵایەتیەکانی جیهان چۆن چوویتە ناو ئەم کارەوە چێ بوو دەستی گرتی؟ سەرەتا من خۆم لە ساڵی 2012 خەریکیشی کاری میدیاییم تەلەڤیزۆن وەکو گرافیک و مۆنتاژیشم کردم لە ساڵی 2015 تازە وابزانم سناپچاتم بۆ خۆم دابەزان بوو سەفەرێکی دەرەوەی کوردستانم کرد بوو هەنێ لۆکیشن و شتم بینی بوو لەیە کە لە وڵاتەکانی ترا هەبوو لە ناو عێراقا وە کوردستان بە تایبەتی هیچ شتێک نەبوو کە هاتمەوە گەڕام بە دوای سێرچم کرد بە دوایە کە بەشێکم بینی کە ئەو بەشە تایبەت بوو بە لۆکیشنی سناپچات و لە بەشی ئیشەکانی سناپچاتە خەڵکی داوات بۆ بەشانم منیش لێەوە داخل بووم و دوای سێ جار کە سێم تا دوم جاریش قبول نەکرام لەبەرەوەی ئیشەکانم کەم بوون و ئیشەکانم خراپی پێوە دیار بۆ ڕاستیەکەی بەڵام لە جاری سێمە قبولیان کرد و لە ساڵی 2016 تا ئێستا لەگەڵیان بەرداوم کەواتە تۆ چەند جارێک هەوڵتدا بۆ ئەوەی کە ئەو ئیشە وەربگری بەتاکیید ناڵم جاری یەکەم و دوم ئیشەکانم خراپ بوون ڕاستیەکەی ئەو شتانەی کە دروستم کردبوو وەکو لە ڕووی سکێچ و دیزاینەوە خراپ بوو وەڵام جاری سێم پێیان لە ئیمەڵەکانە کە بۆ مەهاتەوە پێیانەوەتن یانوت ئەم شتانە چاپکە سایزی ئیشەکان دیارەکەم بوت تۆ ئیشە ڕێخستنی ئیشەکانەکەی ئەو گرافیکەکان جاری سێمەوە بۆ قبول کرا باشە شکۆجیان ئایا بەخۆ بەخشی مەسەڵەن کارەکەی بۆ ئەو تۆڕەیان سوودی مادیشی هەیە بخۆت سەرەتا خۆبەخشی بوو تا مودێکی سەرەتا تا ئەوەی کە بزان تواناگەی تۆ چنە چەندێک بە خۆبەخش تقریباً ساڵێکە بوو چوە ساڵێک بەڵام لە دوای ساڵەکەەوە خۆبەخشی نەماوە چکە بە پێی نزبێ و ئیشەی کە تۆ ئیکە بە پێی ئەو نزبێ پارەتێنێ کۆنتاکت چۆن لەگەڵ کۆمپانیاکەیان کۆنتاکت وەکو هەموو ئەندامەکانی تر بەس من واستەکەم باش بێت چونکە بینم پیرۆزبای ڕۆژی لەدایک بوون لە یەکەم بە تایبەت بۆتە نێرە سناپچاتەکەی توی لای بەس لەگەڵ دیمەە پێشتر چەند ئیشترمان کردو هاوڕێشین بۆیە دیارە ڕاستە پیرۆزباییم بۆ نێرن لەگەڵەوەی کۆنتاکتێکی باشمێ لەگەڵیان چکە لە مودێ ڕابردووە ئیشەکان بە باشی ڕۆیشتەوە هەرچێکیش بۆ ڕەت نەکراوەتەوە لە عێراقەوە ینی تەنانەت ئاڵای هەرێمی کوردستان هەنێشتە بووە کە نەئەک لە چوارچەوەی وڵاتان نەبووە کوردستان بەڵام ئێمە توانیوانە خۆشبەختانە ئەوانە بکەین لەبەرەوەی چەند عیلاقەیەکی باشترمان دروست کردەوە وەکو هاوڕێ بوون لەناو ئەو کەسانێک کە لەوێن زۆر باشە ئەی لە کوردستانە تەنیا تۆ ئەو کاراکە یان گەنجی تریشمان لە کوردستانە من شتە بینم بۆ نەکابراڵێ ئەو کەسەشە توانێت ئەوە دروستکە بەڵام ئێمە لێمان تێک چووە هەنێ شتێ سناپچات کردوێتی بەفری بۆ هەموو کەسێکە توانێت بیکە ینی هەر کەسێک بیەوێت ئەپێکە دایە بەزین ئەتوانێت بیکە بەڵام هەنێ ئیش هەیە لە ناو سێرڤەرایە من لۆگۆیەکی بۆ نمونە شوێنێک یا بۆ لۆگۆیەکی تەلەڤیزۆنێک شوێنێک بکەمە موقعی ئەو شوێنەوە خۆی بە کەسێکی ئەتیادی ناکرێت چکە هەنێ خطواتی خۆی هەیە لە سێرڤەرە لە کوردستان و عێراق زۆر باشە شکۆگیان ئێمە بەرنامەکەمان بەڕاستی لەگەڵ دیمەنی هاوکارم بیرمان لەوە کردوانێ ئەو کەسانە بەسەرکەینەوە کە سوودیان لە سوۆشیال میدیا وەرگرتووە بۆ بزانین کۆمنتی ئەوان چییە تۆ ئەزانی ئێستا زۆرێکمان هەمومان گەنجین و لە سەتا من حکوم نیان بەڵام ئەزانی زۆر بمان سوۆشیال میدیا بەکارێنێ ڕاستە چۆن وا لەو گەنجانە بکەین کە ئەوانیش بۆنە سوود لەم تۆڕە کۆمەڵایەتی وەرگرن یان سوود لە ئەپێ وەرگرن یان لەوەکی لەم بەرنامانەی کە هەیە و بڵاو کراوەتەوە خۆی سەرەتا من ئەگەڕێنەوە بۆ چەند خەلەلێک لەوەی کە سیستەمێک نییە لە کوردستانە ئەم شتانە بە سیستەم ڕێکە سەرەکەی هەر کەسێک هەڵەسێ پەیجە دروستەکان بۆ خۆی بەنای خۆیەوە تانە لەم نەیە تانە لە تۆیە بەرنامەکەی توی بەدڵنیە قسە بە تۆڵێ یعنی هەموو ئەم شتانە ئەبێ حکوومەت سیستەمێکدانە بۆ ئەم شتانە ڕێک بێتەوە لەگەڵ ئەوەشە ینی شتی باشمان هەیە بەڵام گەنجی باشمان هەیە گەنجمان هەیە زۆر بە باشی ئەتوانێت ئاپی باش دروستکە شتی باش دروستکە من ناڵم باس خۆم لەوانەیە من خراپترین بم لە هەمویانە زۆر لە من باشتر هەیە بەڵام دەرفەتە نەڕەخساوە ینی ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان ئەو دەرفەتە بڕەخسێنن بۆ گەنجەکان
کە گەنجی کوردستانیش لەو ئاستایان نامێنێتەوە خۆی پەیجە دروستکە بۆ خۆی لە باتی ئەوەی خەریکی ئەوە بێ بێنێ ئیشێکی باتێ کۆمپانیایەک بێت ئەم دیڤلۆپەرانە کۆکاتەوە ئیشیان پێ دروستکە ئەپیان پێ دروستکە هێشتا باشتر لەوەی کە کابرا دانیشتۆ لە ماڵەوە خۆی خەریکی شتێکی خۆی آخر ئەو گەنجانەی کە هەیە ئەو کارانە ئەزان وەکو تۆ ڕۆحەتی ئەویان هەیە سەرتا بە خۆبەخشی کار بکەن لەو باوەڕێم لە سەیە 95 بە خۆبەخشی ئارازین من ڕازین ئەزانین بوو من یعنی ئەو ڕایەت نییە کە گەنجێمە تااقەتی نیە بە خۆبەخشی کارکە ئەڵێ ئیلا بێ مەعاشێکم هەبێ بۆی ئیشێک بکەم کەسە ئەو ڕایەنی سری ئەو ڕایە هەیە بەس ینی من ئەوەی کە بینیومە لە سایە پەنجای دڵنیام لەوەی کە ڕازین بەوە ینی گەنجم بینیوە ینی مەزجی بۆ نردوم برادەی ترە بە وتێتی کێشەم نییە بەس ئەمێ ئیش بم بێم لەگەڵ تا بەوەنا هەنێشتم فێرکە یعنی ئەتیادیە بەلا ئیوا هەیە پارەش ئەیە ئەسڵن بەیشە کەواتە تۆ ئەو ڕوحیەتت هەیە کە هاوکاری گەنجام بکەی بۆی کە فێر ببن زیاتر هاوکاریان بێ زۆر ئەتوانم بڵم ئەو کەسانی کە ئیشم کردووە لەگەڵیانە و ئیشمان کردو بێکەوە شارەزای منن کە هەر کەسێک هات پێ بۆ لای من بۆ ڕۆحەتیەوە کە هەرچی ویستوە کردومە لەگەڵ ینی نەگەوەی کە بڵم ئەم شتە من ئەیزانم نایم بە تۆ ئەبێ ئەو شتێک کە خۆم پێمە بیبەخشم من خۆم لەو باشتر منافەسەیەک دروستکەم ئەوەیە زۆر باشە شکۆکیان ئێمە بەکارهێنەرمان هەیە ئەگە کەسێکا کە لە ناو بۆنە سیستمی ئەو ئاپایە تۆ یەکێکی لەو کەسانی کە لە ناو سیستمی ئەوەی حەزەکەم لە کۆتاییە کۆمنتی خۆت و بۆچوونی خۆتم پێ بڵێ یان داواکاری خۆتم پێ بڵێ بۆ گەنجان لەباری چۆنەتی بەکارهێنانی سوۆشال میدیاوە داواکارم لە هەموو گەنجان کە بەو شێوازەی کە تا ئێستا ئەپمان بەکارهێناوە فەیسبوکمان بەکارهێناوە سناپچات ئینستاگرام هەموو ئەپەکان یعنی تۆڕە کۆمەڵاتەکان هەموو ئەوەی کە بەکارمان هێناوە باوا بەکاری نێنی من خاوەنی ئینستاگرامێک خۆم خاوەنی سناپچاتێک خۆم با بۆ خۆم بەکاری بێم نەک کێشەیەک بۆ نەفرێکی دروستکەم ئێتە بە ڕسمێکە بە ڤیددیۆیەکە بە هەر شتێکە ئەمە بەڕاستی من پێم وایە کە ئەو کەسێک ئەو شتەی بەرامبەرەکرێت لەوانەیە ڕۆژێک دوان هەفتەیەک پێی ناخۆش بێ بەڵام ویژدانی خۆ چیلیەکەی کە ئەم شتانە بڵاوەکەیتەوە تۆ زۆر چاکە لە کاتمان گرتی خەریکی ئیشی خۆت بە زۆر خۆشحاڵ بووین کە هاتین و لەگەڵ توێدانی زۆر خۆشحاڵ بووین ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازی خۆشیان باش زۆر سپاس کاتێکی خۆش دیمەن دوای ئەوەی کە سوۆشال میدیا بڵاو بووە لە کوردستانە هەندێک کۆمپانیا پیا بوون لەبەر پێویستی و خراپی لە شێوازی بەکارهێنانی زین ئەم کۆمپانیانە بۆشی دروستبوونی ئیشیان چییە باش نییە ئەچین بۆیە کەشکەوە فەرموو من و دیمەن ئەمانەیە بزانین هۆکاری چی بوو کە ویستان کۆمپانیایەکی لەم بوارە دابنێن لە بواری سوۆشال میدیایە بەخێراتتانەکەم ڕاستی ئێمە لە ساڵی 2005 ئەتوان بڵێم خۆم بیرم لەوە کردەوە کە لە ناو دنیای مەجازی کوردیە دنیای سۆشیال میدیای کوردیە ئەم کەرەستەیە ئەم ئامرازە نەکراوە بە دامەزراوە بە دامەزراوی نەکراوە ئێمە پێویستی وای لێکردین کە بیر لەم هەنگاوە بکەینەوە پێویستیەکە لە چیەوە هات لەوە هات کە ئێمە دامەزراوی زۆرمان هەیە خەڵکی زۆرمان هەیە و کەناڵی زۆرمان هەیە کە هەست کەس بۆ خۆی کاریگەری لەسەر وەرگر و لەسەر بینەر هەیە بەڵام سێرمان کرد لافاوێکی کۆمەڵایەتی گەورە لە کچ و کوڕ لە گەنج و لە بەتەمەن و بلا تەنانەت هەندێک جار مناڵەکانیش لە ڕێگەی ئایپادەوە بەرەو ئاراستەیەک ڕۆشتن کە هەموو ڕویان بەرەو سۆشیال میدیا کرد وردە وردە ئەم کەشە و وای کرد کە ئامرازەکانی تر وەکو تەلەڤیزیۆن وەکو ڕادیۆ وەکو ڕۆژنامە و گۆڤارەکان وردە وردە ڕێژیان بێتە خوار و ڕێژەی بینەر و بیسەر و گوێگریان وە سۆشیال میدیاش با بڵێ تایبەتمەندیەکی خۆی هەیە کە ئەتوانێت هەر سێ ئامرازەکەی تری ڕاگەیاندن لە خۆیان کۆ بکاتەوە ئەمە کار ئاسانیەکی زۆر زۆر باشە بۆ هەچ تاکێک کە بتوانێت کاری لەسەرکە لەبەر ئەوە بیرۆکەی دامەزراندنی ئەم کارە نوێیە بۆ پێویستی گەڕایەوە یعنی هەستمان کرد کە کۆمەلگا پێویستێتی و دامەزراوەکان حەقە لەمە دووە
بڵندگۆیەکیان هەبێ شوێنێکیان هەبێ کە تعبیر لە خۆیان بکەن بەڵام بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی فەیک نەبێ کە سبەینە مەسەرەن تووشی ئیشکارێک ببنیان مشکلەیەک دروست ببێیان خوانە خواستە گرفتێک دروست ببێ لە بینی مەسەرەن شوێنەکەیان کەسەکە و زیاتر ئێمە سەرەتا لە ڕێگەی کارکردن بۆ کۆمپانیەکانیشمان کرد دواتر کارەکەتان چۆنە ئەگەر ئەومان تۆزە بۆ ڕوونکەیتەوە کارەکەتان چۆنە بۆ کارەکە بەو شێوەیە کە مەسەرەن جەنابتان تەلەڤیزیۆنێکن یان مەسەرەن کۆمپانیایەکن یان هەچ دامەزراوەیەکی ترن لە ڕێگەی گرێبەستێکەوە لەگەڵ ئێمە سوۆشیال میدیا کە ئیتر بە فەیسبوک بە تویتەر بە ئینستاگرام بە یوتیوب بەو کەناڵانی کە ئێمە ڕێئەکەوین لەگەڵ ئەو شوێنی ترە بۆیان بەڕێوە بن بەڕێوە بردنەکە چەند لایەنێکە گرێتەوە یەکێک لەوانە مۆزوعی دیزاینکردنە مۆزوعی نووسینی دەقەکە لە هەموو شتێک لای ئێمە گرنگترە ئێوە دەقەکانیش خۆتان ئەینووسن بێگومان ئێمە بەڵام باڵێن ستراکچەرێکی عام وەرەگرین لەسەر کۆمپانیاکە هێڵە گشتیەکانیان وەرەگرین وە بزانین استراتیجێتی ئەم کۆمپانیایە چییە لە بواری ئیشکردنە ئێمە لەسەر ئەمە پلانێکی سێمانە شەژمانە ساڵیان بۆ دانین پاشان ینی لە گفتوگوی بەردەوامە ئابینانی ئێمە فەرمانبەری تایبەتمان هەیە بەس بۆ بە دوواداچوون لەگەڵ کۆمپانیەکانە کە بزانە مەسەن چ پێویستیەکیان هەیە و چ شتێک لای ئەوان گرنگە بۆ نمونە مەسەن کۆمپانیەک ئۆفەرێکی تازە ئەبێ مەسەن کە پێمان ئەڵێ ئەمێکسەر ئامادەگەرکاری بۆ کرێت و بەم شێوەیە باشە کاک بوون پێمان بڵێ وەکو کۆمپانیایەکە لە بواری سوۆشیال میدیا ئیشەکەن تێبینیتان لەسەر شێوازی بەکارهێنانی سوۆشیال میدیا هەیە لەلایەن گەنجانەوە بێگومان لەبەر ئەوەی سوۆشیال میدیا وەگوتم ئامرازێکی تازەیە هەم لە ڕووی تەکنەلۆژیا و تەکنیکی بەکارهێنانەوە تازەیە و هەم لە ڕووی ڕوئیاوە شتێکی نوێ بەنسبەت هەر ڕۆژە و ئەپلیکیشنێکی تازەشیە بێگومان لەبەرەوە ئەو خەڵک بەعام ینی بەگشتی لە سەرتاسەری جیهانی شاتوانم بڵێن بە تایبەتی با بڵین باسی گەنجی کوردستان بکەین بەکارهێنانەکەی بەکارهێنانێکی عەرەبی پێڵە عەفەوی یعنی ئیعتیادی بەکاری هێنێ بۆ کاتبەسەر بردن بەکاری ئەهێنێ بۆ ناسینی ڕەفیق و دۆست و ئەم لایەنانە بەکارێنێ زیاتر ئەتوانم بڵێم لایەنێکی کۆمەڵایەتی وەرگرتووە لە لای گەنج ئەم لایەنە کۆمەڵایەتیە کاتێک کە تۆ گەنجێک لە یەکێک لە کەناڵەکانی سۆشیال میدیایە کە خۆی نمایش ئەکا وێنەدا ئەنێ یان مەسەرەن پەیامێک بڵاوەکاتەوە گرفتەکە لەوایە ئەو یان ئەوە تا ناخی خۆی بە تەواوی ئەخاتە ناو سۆشیال میدیاوە کە نابێوا بێ یان ئەوە تا نمایش ئەکا کە ئەمەش بۆ خۆی جارێکی تر شتێکی خراپە کە حقیقەتی خۆی نییە بەدڵنیایەوە ئەمە وا ئەکا کە گەنج تا ڕادەیەک هوشیاریەکی تەواوی نەبێت لەسەر بەکارهێنانەکەی شێوازەکەی یان چ شێوازێک تو ئەتوانی ئەم ئامرازە بەکاربێنی باشە بۆ ماڕوون ناکەیتوانێت چۆن سوۆشیال میدیا لەلایەن گەنجانەوە بەکاربێنێت و سوۆشیال میدیا بریتە لە چی لەگەڵ گەنجێکە ئەیبەسێتەوە بەیەکەوە چۆن تاواوکەری یەکە بن سوۆشیال میدیا بریتی نییە لەوەی کە من لەبانی لە خەو هەستام هەتاکو خەوت مۆ چیم کرد بیخەمە سوۆشیال میدیاوە بەسەراحەت ینی ئەمە باڕوون بێ لای هەمومان سوۆشیال میدیا بۆ تعبیرکردنە ینی بۆ گزارشکردن لە مووقفێکی تۆ لە بیرکردنەوەیەکی تۆ لە ساتێکی خۆشی تۆ لە ساتێکی ناخۆشی تۆ گزارش دەمە ئەکا گەنجی ئێمە دەرفەتێکی زێڕینی لەبەردەسایە خۆشبەختانە و پەیتا وردە گەنجی کچ کۆڕ ئەبینین کە توانیوانە سەرمایهداری بە سوۆشیال میدیاوە بکەن ئەم خاڵە زۆر گرنگە گەنج ئەتوانێ ینی بۆ نمونە با دوور نەڕۆین کەسێک بە مۆبایلەکەی دەستی من زۆر جار ئەم قسەیم کردو لە هەندێک لە هاوڕێکانیشم کە لەم بوارە ئیشەکەنیان نزیکە لەم بوارە سەران دایم ئەیجێڕنەوە دایم وتومە زۆر مهمە تۆ بتوانانی بە مۆبایلەکەی دەستە پارە پیا بکەیت زۆر جار لە سەرەتای ئەنوت چۆن شتیوان ناکرێت تۆ چۆن بە مۆبایل پارە پیا ئەکرێت زۆر بەساناییش بەکارهێنانی مێشکە و چۆن بتوانین تۆ دووشت زۆر گرنگە لەم گەنج بیکە یەکەم ئەوەیە کە چ ناوەڕۆکێک پێشکەشی خەڵکەکەی ئێمە یەک دوو نمونەتان بۆینەوە کە ئەتوانێت گەنجی ئێمەش سوودی لێ بینێ لەناو خۆشمانە هەیە ئەگەر ئێمە لە ڕووی سیاسیەوە باسیکەین مەسەرەن کەسێکی وەکو باسم یوسفی میسر کە بەرنامەی کرد بەرنامەج ئەم کوڕەها لە ڕێگەی یوتیوبەوە هاتە ناو خەڵکەوە
دواتر وای لێ هادی کە گەورەترین گرێبەستەکان کە لەگەڵ کەناڵی CBC میسریا کرا لە مێژووی میسرا بەرنمەکەی ئەو بوو وەی کە لەو کەسانی کە تەئسیری هەبوو کاریگەری هەبوو لەسەر ڕوخاندنی ڕژێمی مرسی لە میسرا یعنی تۆ گەنجێکە ڕاستە دواتر گەشەیکا بە خۆی و ستافێکی پرۆفشنال لە پشتی ئیشیانەکە کاریش لە سەرتاوە بەڵام ئەم لە بەرنمەیەکی بچووکە لە یوتیوبەوە ئەیکرد لە خۆی لە دیمانەیەکە ئەڵێ یەکەم ڤیددیۆم 85 کەسێک بوو دوای وای لە هەد وڵاتێکی وەکو میسر بەرەوە ئاراستەیە بەرێ نمونەی ترمان مەسەرەن بۆ نمونە ئەحمەد بەشیر یعنی ئەحمەد بەشیر لە یوتیوبەوە دەستی پێکرد لە لای خۆشمان هەندێک گەنج هەیە بە تایبەتی ئافرەتەکان کە توانیوانە سوۆشیال میدیا بەکاربێنن بە ئاراستەیەکە کە بزنس بۆ خۆیان بکەن لە ڕێگەی فۆڵۆکانیانەوە کە زیاد بووە نقطەیەک هەیە زۆر گرنگی ئێمە باسی بکەین ئەم سەردەمە بۆ بە سەردەمی ژمارە مامەڵە لەگەڵ ژمارە ئاکرێت ورتری بکەینەوە تۆ لە تەلەڤیزیۆنە یان لە ڕادیۆیە کاتێک کە بەرنمەیەک پەخشەکەی یان گۆرانیەک پەخشەکە یان هەچ شتێکت هەیە تۆ ڕەنگە وەکو تەلەڤیزیۆن بزانیت چەند کەس بینەرت بووە هی بەرنمەکە بەڵام سۆشیال میدیا ئەوەی ڕەخسانووە بۆ بەکارهێنەر و بەکاربەر کە هەردووکیان بزانن ئایا فیدباکی خەڵک بۆ ئەم بەرنمەیە چەندێکە وە چۆنە ئەمە لە ڕوویەکە ئەگەر تۆ با بڵێن نەچینە قاڵبی ئەوەی کە سپۆنسەر ئەکریان بودجەیەکی بۆ دانرێ لەبەر ئەوە پەیام زۆر گرنگە ئەو گەنجانە بتوانن چ پەیامێکیان هەیە لە ڕێگەی پەیامەکە و پەخشی بکەن دواتر تۆزێکی ژهانی یعنی تەحفیزێکی خۆیان بکەن بۆ ئەوەی کە شتێک پارە سەرفکەن لە فەیسبووکەکانە لە تویتەرەکانە لە ئینستاگرامەکانە بۆی زیاتر گەشە بکەن دوای ئەوە توان ئەمە بکەن بە ئامرازێک بۆ دروستکردنی ڕێکلام کە ئەو کەشێکی وا زۆر هەندێک خەڵکی زۆر باشمان هەیە و زۆر باشیش لەو بۆاراییشەکە دەستخۆش زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەت بەخشی ئێمە خۆشحاڵ بووین ئەبە بڕۆین چونکە چەند میوانێکی تیش چاوەڕێمانەکەن بۆکانمان ئەمە بەرداوام بێ زۆر سپاس بەخێر سپاس کاتێکی خۆش بەخێر بێن بۆ بەرنامی گەنجانە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانان دیارە ئەمڕۆ ئێمە لە هەولێر بەرنمەکەکەین و شەهلاخان و تافانخانمان حەزێتدا ڕێگاکی دوورتان بڕی دووبارە بەخێر بێن حەزێتان کێشاوە با بچین لای گفتوگۆکانمان تەمەم پێشی بچین لای گفتوگۆکان بۆی شتێکتان بۆ باس کە ئێمە بەیانی لای کاک ئادەم و ئەوان بووین کە چەند گەنجێکن و هەندێک لە سۆشال میدیا خۆتان لەوانێ بینی بێتان کەم تا زۆر دەرکەوتون و هەندێک بابەت بڵاوەکەنەوە کە ئەیانێت سوودیان هەبێ بۆ کۆمەڵگە ئادەمجان من هەرێمەوە لای خۆت ئەمێ ئەو پرسیارە لە تۆکەم دواتر چین لای هاوڕێکانی ترمان پێم بڵێ گەنجانی خۆمان تا چەند توانیویانە سوود لە سۆشال میدیا ببینن پانێرە کەڵی کاتێک کە گەنجان سۆشال میدیا بەکارێن دوو جۆرە کەسە هەیە ئەوەی کە لەسەر سۆشال میدیایە و با بڵێن خاوەنی بەرهەمە لەگەڵ بینەر خاوەنی بەرهەمەکان ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاتن باشە و ژمارەیەکی باش هەیە کە ئێستا بۆیان دەرکەوتووە کە سۆشال میدیا ئەتوانی بیکەی بە سەرچاوەیە بۆ بژێوی خۆت پرسیارەکە لەسەر چۆنێتی بەرهەمەکانیانە ئایا بەرهەمەکانیان بە سوودە یان نا لێرە بینەرەکە ئایا سوودی لێ ئەبینە یان نا بە شێوەیەکی گشتی بەرهەمی بە سوود هەیە بەڵام بەو ڕێژێ نییە کە پێویست بێت بە تایبەتی چونکە بێ تۆ ئەوە بخەیتە بەرچاو کە لە 140 نزیکەی بەکارهێنەری فەیسبوک لە کوردستانە تەمەنی لە 21 ساڵ کەمترە کەواتە ئەکەوێتە باری مڕاهقەوە 16 ساڵ 14 ساڵمان زۆرە بۆیە هەر وشەیەک هەر بەرهەمێک کە پێشکەشیەکەی کاریگەری لەسەر چۆنێتی بیرکردنەوەی ئەوانەکە و وردە ئەگەر ئاوا بەردەوام بێت سۆشال میدیا بێتە بەشێکی گەورە لە کێشەکانی کۆمەڵگە دەستخۆش ئامێزگان ئەمەوێت تۆ باسی ئەوەم بۆ بکەیت کە چۆن سوود لە سۆشال میدیا وەرگرتووە سەرەتا وەکو هەموو بەکارهێنەرێکی ئاسایە ئەکاونتێکی خۆم هەبوو لە ئینستاگرام دوای قەرارمە ڕۆژانە و شتانی کە مەسەرەن خۆم سوودم لێ ئەبینی بیان نووسمەوەگە بە دووسێ دێڕیش بێ لەگەڵ ئەوانەی کە هاوڕێ من بڵاوی کەمەوە دەستم پێکراوە وردە پاش ئەوەی ماوەیەکی زۆر نووسینەکانم بڵاو کردم جارە قەرارم داوتم بۆچی ڤیددیۆیەک نەکەم بۆ بە ڤیددیۆ ئەم شتانە باس نەکەم ئەوە بوو خۆم و هاوڕەکانم بڕیارمان داوتمان ئێمە قوتابین
و توانامان هەیە ئەتوانین هەلا ڕاگەاندنیش بەڵێ ئەخوێنین. قوتابی بەشی ڕاگەاندن بووی وتمان ئێمە بە ئەکادمی شتەکە ئەخوێنین با پراکتیسی ئەوە بکەین بێەوەی هیچ کەسە دەستمان بگرێ بێەوەی هیچ کەسە مەسەن سپۆرتێکی مادیمان بکە هەر کەسە و بەپێی توانای خۆی ڤیددیو یەکەممان ڕکۆرد کرد ئیدیتمان کرد بڵاومان کردەوە ئەوە بوو لە دوای ئەو ڤیددیۆ زانیمان کە پێویستی هەیە زانیمان کە چەندێک باشە بێگەر ئەو شتانەی کە لاوانەیە خەڵکی پێش بیزانێ بەڵام کەسێک پێویست بە بیڵێ پێیان کەسێک دووپاتی کاتەوە چەندێک پێویست ئەمانە دووپاتکە کاتە بە شێوەیەکی باش پێشوازتان لێکرا بەڵێ زۆر باش چافاخان تۆ باسی کارەکانی خۆتمانمە بۆ بکەوە پێمان بڵێت چۆن سوودە لە سوۆشال میدیا بینیوە بەڵێ کاک شاوەستەوان من کاتێ دەستم کرد بەم ڤیددیویانە لە سوۆشال میدیا کە بڵاویکەمەوە کوردستان لە وەزعێکی اقتصادی زۆر زۆر ناخۆشە بوو کە خەڵک موچەی نەبوو ماگانە وەربگرێ بێجگەلەوە لە شەڕی داعشا بووین کە ئەڕۆشتیتە سەر سوۆشال میدیا ئەوەی ئەو بینی جارە خەڵکی داماوە تەبینی کەنان نیێبیخوا لەولاوە ڕسم و ڤیددیۆی شەهیدەکانیان پیشانەیە کە ئەکوژران یعنی ئەچیتە سوۆشال میدیا تەعزیبی نەفسی بوو هەمووی شتی ناخۆش بوو ئەوەشی کە دەرکەوت بوو مەجموعەیەک دەرکەوت بوون بەس هجومیانە کردە سەرێک و جنێویان بە یەکتری و یعنی بەڕاستی وەزعێکی زۆر زۆر ناخۆشی دروست کرد و بیرم لەوا کردەوە باشە وەکو کاگادەم باسی کرد لە سایە چلی ئەو کەسانی فەیسبوک و ئینستاگرام بەکارێنن هەمویان مراهقن ئەمانەیە سەر سوۆشال میدیا ئەبینن واستەکەن ئەم وڵاتی ئێمە بەسەم شتانەی تایە لایەکی تری ژیانیش هەیە کە ئۆکەی ژیان هێشتا بەردەوامە تۆشتی باشتر هەیە توانیشتی باشترکەی تۆ ناکرێ ئەو گەنجانی کە تازە پێگەن یەکسەر چیان بۆ هەڵبێت کە کوشتن و بڕین و قسە بوتن بە یەکتری و هەر شتی ناخۆش ببینن یعنی هەر چاوەڕێمە کرد یەکێک شتێک بکات کە دڵی خەڵک خۆشکە کە خەڵک ئەچیتە سەر فەیسبوک ئۆکەی ئاهێک بە دڵ تابێت و بڵێ ئەم وڵاتە ئەمەلێکی تیا هەیە وتم نابێت چاوەڕێ بکەین تاوە باخۆم وردە وردە دەستم کرد بە ڤیددیۆ بڵاوکردنەوە چونکە خەڵکەکان بێعمل ببوون لە ئیشکردن بە حکمیەوەی کە مەعاش نەبووە نەزانی تاو ئیشی تر نییە من دەستم بۆ کردوتم کە گەنج تاو پێویست ناکات تۆ چاوەڕێی دەستی حکومەتکەی ئەگەر حکومەت کاری نایێتێت تۆ خۆت توانە و هەیە توانی بە توانەکانی خۆت کار بۆ خۆت دروست بکەی کار بۆ خۆت پەیدا بکەی لەوە بوو وردە وردە دەستم بۆ ئەکرد کاریگەری هەبێت ئەکید کاردانەوەی گەنجەکان چی بوو لەسەر ئەو قسانەی تۆ ڤیددیۆکانی تۆ تاعاان وەکوتم چونکە ئێمە لە وڵاتی نەرێنیە دروست بووین هەمومان یەکەم جار هەمووی هجوومەکە یەکەم جارێ خەڵک تەقبولی ئەو وەزعاناکە هەستاکە جارێم شتانە ڕاست نین چونکە شتی وای نەبینیوە هەر ئەوەی بینیوێتی کوشتن و بڕین و شەڕ و قسەوتن بۆ بە یەکتر ئەگەرێکی ئەم قسانیان بۆ بکە جارێ کاتێکیانەوەی تاوەکو هەزمی مۆزوعەکەکە بەڵام دوایی وردە وردە سیرەکەن بە مروری زەمن سیرەکەن شتەکان ئۆکەی ئەگەر تۆزە هەڵی بۆ بن خۆیان ئەیبینەوە لە واقعی حیاتی خۆیانەکە شتەکان وایە سۆ ئێستا ئەیبینم کە نەتیجەکانی زۆر زۆر باش باشە ئیشاڵا کە هەمیشە باش بێت شاهلاگیان تۆ باسی ئەوەم بۆ بکە کە بەڕای تۆ سوۆشال میدیا چ کاریگەریەکی لەسەر گەنجانی ئێمە داناوە وەکو زۆربەی هەوڕیان ئاماژەیان بۆیە بۆتە دوو بەش هەنێکی کاریگەری باشی هەیە و هەنێکی کاریگەری خراپی هەیە بەداخۆ کاریگەری خراپەکەی زیاترە وەک ئەبینین ڕۆژانە چەندان کەسێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تەشیرەکرێتە سەریان ئیهانە ئەکرێن قسەی ناخۆشیان پێ ئەوترێ بەڵام لە لایەکی تریشەوە کۆمەڵێک هاوڕێی تر هەیە کە وەک کاک ئادەم باسی کرد بەرهەمهێنەرن ئەمانە توانیانە خەندە بخەنە سەر لێوی من تۆ هەمومان ئەمانە کاریگەری زۆر باشیان لەسەرمانە هەبووە لەسەر ئەو وەسع اقتصادی کە تاوانخانیش باسی کرد کە خۆمانەزانین چەند ساڵێک بەر لە ئێستا وەسعێکی زۆر خراپ بە سەر هەرێما تێپەڕی بەڵام کۆمەڵێک گەنج هەبوو خۆشبەختانە توانیان لە ڕێگەی بەرهەمە جوانەکانیان و لە ڕێگەی بەرهەمە خەندە ئامێزەکانیانەوە خەندە بکەنە سەر لێوی هەمومان بەڵام ئەمە نەبوو هۆکارێک بۆی کە کۆمەڵێکی دیکەشەیە کە لەژێر تەمەنێکی باڵین تەمەنی مراهقیان کاریگەری زۆر خراپیان هەبووە بۆی کە هەمیشە هەوڵیانداوە کارکتەرە دیارەکانی ناو کۆمەلگای کوردی ناشرین بکەن یاخود هەوڵیانداوە لە ڕێگەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کۆمەڵێک گەنج کە تازەیەن کار ئەکەن تەنانەت ئەوانەی کە بەرهەمێنیشن کارەکانیان ناشرین بکرێت ئیهانەی کارەکانیان بکرێت ڕۆجوانەکەی کارەکانیان داپۆشێ بە وشەی نەشیا و بە شتی نەشیا و بۆیە زۆر کات تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکە بۆ کاری باش و هۆکارێکشە بۆ کاری خراپ بەداخۆوەکو ئاماژەم پێەیە کە کار خراپەکان و ناشرینکردنەکانی زۆر زۆر زیاترە لە جوانیەکانی باشە بوونی ئەم هاوڕێیانت کام ڕۆ لەگەڵ یا دانیشتی شالاخان ئەبینی کە هەندێک لەو گەنجانی تریش کە باسی کرد
ئایا ڕێژەکەیان زۆرە بە جۆری ئەو پێویستیەیە کە وا بکات وەکو باسێکی ئەو گەنجانی کە بۆ نە سوشال میدیا بۆ شتێکی خراپ بەکارێن یان هێرشەکەنە سەر کەسێک کاریگەری دروست بکەن لەسەر ئەوانیش کانی باسی ڕێژەکەم بۆ بکەم ڕێژەی کە هەیە ئەبینرێ ڕۆژان لە سوشال میدیا ڕێژەکەی باشە هەزناکەی پێویستە زیاتر بێ ڕێژەکە ڕێژەیەکی خراپ نییە ئەوە نیە کە بڵێ تاو تۆ لی ناومێت بی بەڵام ئێمە زیاتر پێویستمان بەوەیە کە خەڵکێکی باشتر بێت گەنجی باشتر بێت گەنجی بەتواناتر بێت کاری باشتر کە لە ڕێگای ڤیددیۆ بێت لە ڕێگای نووسینەکانیەوە بێت لە ڕێگای شێوەکاریەوە بێ هەر شێوەیەک بێت کە تۆ بەکاری بێنی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەرج نیە تۆ تەنها گۆرانێک بێژێک بیاخۆت پێشکەشکارێک بیاخۆت ڤاینەرێک بیاخۆ هەر کارێکت هەبێت کاریگەریت هەبێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە ئەتوانێت بەوێنە کاریگەری هەبێ هەیە بۆ دروستکردنی ڤیددیۆ کاریگەری زۆر باشی هەیە خەڵکانێکمان هەیە بە میوزیک کاریگەری لەسەرماندانەوە کەواتە تۆ تاوا ناومێت نی بڵێ وڵا ئەمانەی کە هەیە خراپن بەڵام هێشتا ئێمە پێویستمان بە زیاتر هەیە منش پرسیارەکەم لەسەر ئەو بڕانی فەرمودین زۆر چاکە ئامێزگان ڕەچێ لەسەر ئەوەی کە ئەڵێن هەر کەسێکە لە سوشال میدیایە بۆ نمونە ئەو ئەکاونتی خۆی پەبلیکەکە کەسی وەکو خۆی ڕائەکێشێ ئایا هەمان ڕەت هەیە لەسەر ئەوە پێم وایە تا ڕادێک بەڵێ چونکە کەسێک کە فۆڵۆیم نەکا لە ئینستاگرام حتممە بە شتێکی من سەرسامە بە شتێکی من بۆیە من فۆڵۆکە و من شتێکەکەم لە دوایەوە ئەو هەوڵدا دوای ئەو هەنگاوانەی من کە من ئەینێ اینجا ئەگەر من بمەوێت کاریگەریکی ئەرێنیم هەبێ حتممە نەبێ زۆر ئاگدار من لەو پەیامانە لەو شتانە لەوانی کە ئینووسم کە بڵاوێکەمەوە چونکە ئەوەی کە ئەیبینێت ئەگەر یەکێکیش بێ لەم هەموو کەسێک کە شتەکانی مەبێن کاریگەریەکی بێ لەسەری کەواتە ئێمە ڕنگدانەوەمانە بێ لەسەر ئەو چینی کە ئەمەی فۆڵۆکر ئەمەی پێجی ئەمەی لایە کەواتە ئەبێ بزانین چۆن ئەو کاریگەریە دروستەکەین بۆ کێ پەیامەکانمان ئاراستاکەین چیان پێ ئەڵێن چۆن ئاراستەیانەکەین دەست خۆش کاگادەم پێم بڵێ تا چەند هەستان کردووە ئەو کارانی کە ئەیکەن ئەبێتە جێگەی مەسەن ئەو پامێکتان هەبووە تا چەند توانیوێتی ئەو پامە بگەێنێ هەر بەپی دیراست باشە ئەو لە دە کەسە کە بڵاوکراوەکەی بەدڵ بێ سێ کەس لایکیەکە سێ کەس لایکێک سێ کەس کۆمنتیەکە کۆمنتە نووسێ نەک لایک سۆری لە دە کەسیشە کە بەدڵیان نەبێ حوتیان کۆمنتە نووسن کەواتە هەر خۆی وایە ئەگەر شتێک ڕەخنت هەبێ بۆیە کۆمنتەکان زیاتر شوێنی ڕەخنەکانە لایکەکان و ئینەکانە شوێنی ئەوانەی کە بەدڵیان ئەوانەی کە بدڵیان تاوێت جیاشیان بکەیتەوە هەنێک کەسەیە بەس بۆ خۆشیکە هەنێک کەسەیە بە جدی بەڵام واس ناکەی وای لێ هاتووە کە گەنجێمە ڕازی نییە هەر شتێکی بۆ ئۆکێ هەر کۆمنتێکی خراپ ئەنووسێ یعنیەوە سەر خاڵەکە لە سایت چلیان تەمەنیان کەواتە واسەکەی کە ئەوانەی کە کۆمنتی نەشیاوە نووسن لەوەیە ئەگەر هەیە تەنها بۆ خۆ دەرخستن بێ ژمارەیەکی زۆریان ئاوایە ئەگەر هەیە ئەم کەسە لە ژیانی ڕاستەقینەیە زۆر مەجای پێ نەدرابێت کە ڕای خۆی دەربڕێ شوێنێکی دۆزێتەوە ڕای خۆی با بڵێین بە کوردێکی خۆمان ئەمە شوێنێکە کە ڕێگەی بۆ کاتەوە لە هەموو شی زیاتر سوشال میدیا بەداخەوە ڕێگەی بۆ چێ خۆش کردەوە بۆ کەسانی خۆش کردەوە کە بە ئارەزوی خۆیان بە کەیفی خۆیان هەرچێ بە مێشکیان هەبێت بیڵێن تافان خان چێوای لە گەنجێکە کا کە سوشال میدیا بە باش بەکار بێنیان خراپ نمونەم لەسەر خۆت بۆ بێنەرەوە چێوای هیچ هەندێکە هەبوو لەلایەن کەسێکەوە خێزان کۆمەڵگە برادەر تاکو مەسەرەن بتێ لە ڕێگەی سوشال میدیاوەجا بابەتێک بڵاوکەیتە سوودە یان بۆ بەناوبانگبوونی خۆتە یان بزنسە هەر شتێکی تر کێ لە پشت ئەمەوە بوو وە کێ لە پشت کەسێکی تریشەوەیە کە وەکو شالاخان و کاک ئادەم باسیەکەن وا ئەکا کە بۆ سوشال میدیا بۆ شتێکی ڕق و کینە بەکار بێنێ هەموو شتەکان هەر خۆمانین هەموو شتێک هەر خۆمانە چکە لە دەرکەوتن تا کەس ناوێرە بڵە دەرکەوت چکە هەموویە ترسێت لە ڕەتفعلی خەڵکەکە بەرامبەرە ئەوە یەکی هەر خۆتاڵی هەریکەم من هەر خۆم بووم چونکە ئەمیست ئەو شتە بکەم ئەمزانی پێویستێکی زۆری پێم وڵاتە معقول نییە هیچ شتێک نەبێ کە خەڵک دڵی پێی خۆشکە ئەگەر ئەمە کلێنێکی زۆر بچووکیش بگرێ هەر ئەلمهم بیکەم شوێنێک هەبێ کە بەڵام ئەگەر خێزانەکەت بۆ نمونە ڕێگری تۆ بوو نایە لەوەی کە دەربکەوی بەڕاستی ئەتوانی هەرو کارە ناکیت من خێزانەکەم زۆر پشگیریم بۆ ینی لەوەی کە ڕێگریم لێ نەکەن نەک لەوەی بڵان ها بڕۆبیکە بەس لەوەی کە ڕێگریم لێ نەکەن کەیکەم باش شالاخان هەر خۆت وەڵامی ئەم پرسیارم بەرەوەک ئایا کەس هەبوو لە ڕێگەی سوشال میدیا و توانی بێتی کارێک بکەم بزنسێ بکەم پارێک پیا بکە کاک شەباز خۆی بەشێکی زۆری ئەم ڤیدیوانێک کە ئێستا ئەکرێن یاخود بەشێکی زۆری ئەو پەیجانێک کە ئێستا هەیە بەشی زۆریان بۆ بزنس بەکارێن پێم وابێ ئێمە هاوڕێی مشتەرێکشمان زۆرەکە
بۆ بزنس بەکاری هێنابێت لە ڕێگەی پیجەکەیەوە تەنانەت بە بەشێک لە خانمە مۆدێلەکان یاخود لە خانمە ڕاگەاندکارەکانیان لە پیاوانیشی وتووە من ئەتوانم ڕێکلامێکت بۆ بکەم بەم بڕەپارەیە یاخۆت کاتێک کە کۆنسرتێکەکرێت یا کۆڕێکی شعری ئەکرێت شتێکەکرێت ئامادەیە پیجەکەی بینەرێکی زۆر باشی هەیە فۆلۆرسێکی زۆری هەیە ئامادەیە چی ئەکات یەت ڕێکلامەکەی بۆ کات لە بەرامبەرەوە مەبلغێک پارە وەرەگرێت ئەم ئەقلەتەش بەڕای من ئەقلەتێکی زۆر باشە ئەگەر گەنج بتوانێت لە هەر ڕێگایەکەوە بێ بتوانێت بژێوی ژیانی خۆی دابینکایتر ئەو ڕێگایەت تەنها ڕێگایەک نەبێت کە زیانی بۆ مرۆڤەکان هەبێت دەنا هەر ڕێگایەکی تر بێت بتوانێت خۆی بژێوی ژیانی خۆی پێ بکات بێگومان زۆر باشە بەڵێ من زۆر خەڵکە ناسم کە لە ڕێگای پیجەکەی خۆیەوە بزنسێکی زۆر باش ئەکات. شەلاخان تۆزە لەم پێشوتی برادرم هەبوویان کەسە ناسم کە لە ڕێی سوۆشال میدیا کاری بزنسی کردووە ئێمەش ئەوەندەی کە سێرچمان کردو لەگەڵ هاوکارم دیمەن گەڕین ئەومان بۆ دەرکەوت کە کۆمەڵێک گەنج هەیە لە ڕێی سوۆشال میدیاوە توانیوێتی پارێکی باش پێ بکات و دەوڵەمەند بێ واتە سوۆشال میدیای بۆ سوودگەیاندن بۆ خۆی بەکارێناوە شتێکم پێ بڵێ چۆن وا لەو گەنجانە بکەین کە ئێستا وەکو هاوڕەکانە باز لەو گرفتاناکەن یان بازە شێوازی بەکارێنانێکن کە بە شوەیەکی هەڵە بەکارێنن وای لێ بکەین ئەوش بیر کاتەوانێ سوۆشال میدیا بۆ بزنس بەکاربێنێ بۆ ڕیکلامکردن بۆ بەرهەمێکی چوزانم بۆ بابەتێک کە بتوانێت سوود بەخۆی بگەێنێت پێشەوەی ئەمە باس لەوە بکەین کە سوود بە خۆمان بگەین ئەبێ بێت لەوە بکەینەوە ئەو پرۆدەکتە ئەو بەرهەمە ئێمە ڕیکلامی بۆکەین ئایا چەند سوود بەخشە بۆ کەسانی کە ئەیبینن زۆر ئەبینم کە ڕیکلامەکرێ بۆ پرۆدەکتێکی دەموچاوە پێستە هەشتێکی کەیە کە ئەسڵەن ئەم پرۆدەکتە گەر بیخوێنیتەوە گەرسەرێکی ئەمە ئەوەی زیانی هەیە باوەڕ ناکەم سوودی هەبێ ئایا ئەو شخصی کە ڕیکلامی بۆ خۆی بەکاری ناهێنێ خۆی دڵنیام بەکاری نایێنێ بەشێکی زۆریان چکە زانم شتە زیانی ئەم وەسفانەیەکەن حەبی قەڵەوی شتێکمێنەوە سەر بەستمەوە بوو خانمە مۆدێلەکان کاگادەم کوڕە بینیوە تۆ تازم ڕیکلام بۆ وەڵام من دیومە ئێوە نەتان بینیەوە ڕیکلام بۆ نازام چێکم بۆی ڕیشیان ئەوە ڕاستە کە تۆ ئەگەر ڕیکلام بۆ شتێ بکەیت ئەبێ بڕۆی بزانێ یەک و دوی ئەم شتە چییە ئایا باشە خراپە ئەسڵەن لە چۆ هاتووە پرسیارە بەرامبەر زمانی ئەو کەسەکە ئەڵێ لە ئەڵمانیا هێنا مەبزەبت لە ئەڵمانیا هێنا بێتی دەستراوەڵێن لە ئەمریکا هێنراوە ینی باش ئەمە وامان دانا بەرهەمەکەشی باشە یان گەنجەکەیە بێکارە دانە مەزراوە سوۆشال میدیا هەیە کە بە ئاسانتری شێوەتوانێ بەکاری بێنێ چۆن لەم گەنجە بکەین کارێکی پێوکە وەکو هەندێک لە گەنجێتی خۆی بزانێ ئامانجەکەی بزانێ ئەو بۆ ڕوونکەیت ئامانجەکەی بۆن منە من پیجێکدانم لە ئینستاگرام ئەڵێم کتێبم هەیە کتێبە فرۆشمەوە ئەبێ بزانم خوێنەرانی کتێب چیان زیاترەوە گەنجی ئێستایان کۆمەڵگەی من ئێستا چی شتێکی زۆرتر چی پێویستە چی جۆرە کتێبێک زمانەکەی چ زمانێک بێ یان نرخەکەی چەند بێ بەپێی باری دارایی شوێنەکە بەپێی ئەقڵیەت و بیرکردنەوەی خەڵکەکە پرۆدەکتێک بێنم کە هەم بۆ من قازانج بێ هەمیش ئەو کەسی کە بەکارێنێ سوودێکی لێ ببین ینی ئەگەر قازانجەکە تاکلایەنە بە پێم وایە شتێکی زۆر قێزەونی لێ دەرەچێتەوە کۆمەلگات و فۆلۆورسەکانە ئەو کەسانی کە هەواداری تۆن بەکاری بینی بۆی کە پارەیەک بەدەست بینی لە کاتێکام شتە ئەسڵن ڕاستنی ئەسڵن زیانی هەیە بۆیە تۆ لە دوای ئەوەی کە کارت لە سوۆشال میدیای خۆت کرد و هەوڵتدا وەکو بڵێ ئاکتیڤی بکەیت هیچ هاوڕێکت هەبووە کە لە دوای تۆ دەستی بۆ کارە کردو ئەوی سەرکەوتوو بوو بێ بەڵێ چۆن کاریگەریت لەسەریدا نابوو کاریگەریەکە چۆنە ئەمە کە بەیەکەوە دانیشین باسی ئەماکی من لاوانێ بتوان لە ڕێگەی ڤیددیۆکانمەوە لە ڕێگەی نووسینەکانەوە سوود بکەم بەڵام ڕفیقێکم هەبێ وێنە کێش بێ توان لە ڕێگەی وێنەکانیەوە وێنەکانی لێ پیشان بات و لێو بیان فرۆشێتەوە اینجا ئەم کاریگەری دروستکردە ئەگەر وەکو ئەوانە نەبێت کە ئێستا زۆرمانی بینین بە شەڕ و بە ناخۆشی نەبێ زۆر جوانە بێ گەرەمە هەمومان هەموو ئەو کەسانی سوۆشال میدیا ئینفلوئنسەرن کە دەنگێکی باشیانە خەڵکێکی باش گویان بۆ گرێ بتوانن هاوکاری یەکتر بکەن ئەقی چێکە من لە ڕێگەی نووسینەوەیکی کە لە ڕێگەی شتێکیکەوەی توانیتان هاوکاریە بکەن تا کۆنتاکتان چۆن من لەگەڵ زۆربەی کەسانی کە ناسم لە نزیکەوە کۆنتاکتێکی باشم هەیە هەر کەسێکیش نەک ئەوانەی کە مەسەن ئینفلوئنسەرن هەر کەسێک کەش کە داوای شتێکی لە من کرد بێت توانی بێتم جواب میاتەوە زۆر چاکە تاوانگیان تا چەند پرسیارەکە و لەسەر پرسیارێکەوە تۆ چەندێک لە ڕێگەی سوۆشال میدیا توانی ئیشێک بەخۆ بکەیت و بزنسێ بکەیت لە ئێستا لە عالەمە لە سایە هەشتای بزنسەکان لە ڕێگەی سوۆشال میدیا و ئەناسرێ بە خەڵک بۆچی لەبەرەوەی ئەمە هەمومان ئێستا
بڵێم گیرۆدەی سوۆشیال میدیا بووین هەمومان ئالوودە بووین هەمومان ڕۆژێک نییە بتوانین بەبێ مۆبایلەکەمان بەسەری بەرین لەبەرەوە زۆرینەی خەڵکەکە لەسەر سوۆشیال میدیایە تۆ لە ڕووی مارکێتینەوە ببڕیتە شوێنێکەوە کە زۆرترین خەڵک بەرهەمەکە ببینێ بۆیە زۆرینەی ئیشەکان لە ڕێی سوۆشیال میدیاوە بە خەڵک ئەناسێنرێ و لە ڕووی کولفەشەوە کولفەی لە هەموو شوێنێکی تر هەرزانترێنی تۆ گە ڕکلامێ لە تەلەڤیزیۆن بکەیت کولفەیەکی زۆر گەورەی ئەوێ بەڵام لە ڕێی سوۆشیال میدیا شتێکی زۆر هەرزانتر ئەتوانیت ئەوەی کە لە تەلەڤیزیۆنە بەکارێنی ئەو پارەیە لە سوۆشیال میدیا بۆ مدەی ساڵێک بەکاری بێنی بە بەراورد لەوەی کە بۆ یەک مانگ لە تەلەڤیزیۆن ڕکلامی بۆکەی بام پرسیارەکەمت لێ ئامێزگان باسی ئەوەی کرد کە هاوکاری یەکتر بوون تا چەند بەڕای تۆ گەنجانی ئێمە لە سوۆشیال میدیا هاوکاری یەکتر بوون بۆ ئەوەی کە سوودمەند بن لەو ئەپلیکیشنانە طبعاً ئەوەی کە شتەکان بەباشی بەکارێنە ڕێژێکی هەر زۆر کەمی خەڵکەکە سوۆشیال میدیای بەکارهێنەوە بۆ گەیاندنی مەسجێکی باش و ئەوانەشی کە شتە باشەکانەکەن ئەکیدم لە ناو یەکتریا یارمەتیەکێن چونکە هەر هەدەفیان بڵاوکردنەوەی وزەی ئەرێنیە هەمومان یارمەتی یەکترین بە پێی توانە و بڵاوکردنەوەی شتی یەکتری دەست ڕۆژ زۆر باشە ئادەمجان پێم بڵێ ئێمە کۆمەڵی گەنجمان هەیە کە تافانخان باسێکە بەداخەوە زۆر کەمە ئەیانەوێ کۆمەڵی مەسج بگەێنن کە بۆ نمونە کۆمەڵی کارەکە نمونە خۆتان تا چەند مەسجەکانی ئێوە سوودی بە کۆمەڵگە گەیانەوە وەلە ناویشانە گەنج هەمووتان لێرە تەنها توانی هیوادار بیت کە کاریگەریشی هەبووە وەکوتم فیدباکەکان نامەکانە خەڵکەکەی کە یان بینی لەسەر جادە خەڵک هەبوو هاتوو تێتی زۆر سپاس من فێری ئەو شتە بووم بەهۆی ئەو ڤیددیو یان بەهۆی ئەو پۆستەوە یان زۆر سپاس کە کێشەیەکی جوان هێنە خستە سەر شاشە و چارەسەرەکانم بەدڵ بوو هەتاکو بۆ ئەوی بتانی کەشتی بزانی بەڕاستی چەندێک کاریگەر بووی پێویستە بە توێژینەوەیەکی زیاترە ئەوەی لە کۆنتترۆڵی ئێمە ئەوەی لە دەستی ئێمە کە زەرەرمان نەبێت خاوەنی هەموو شەیە کە ئەینووسین هەموو شێک کە ئەیڵین بەس بەرپرسیار بین لەو شتە بۆ ئێمە بەسە کۆمنتەکانە و کاتەی ترەکەێتە سەر خەڵک وەکو فیدباک ئەبینین هاوکوتم ئەو وەز اقتصادی دەمێنوا لە خەڵکەکە ئەڵە الحاجە الاختراع ینی تۆ پێویستی واولێکە شتی تازە دروستکەی لەو فترەیە ئەم 1-2 ساڵی کە ئەم ئەزمەیە ڕۆژ ئەبینین چەنەها گەنج کە ئەمان بڵان کردوتەوە لە ڕێی پێیجەکانەوە هەمویان بە بزنسی بچکۆلە و ئیشی بچکۆلە دەستیان پێ کردووە و ینی ژمارەی ئەو بزنسە بچووکانە زۆر زیای کردووە ئەمەش لە ڕێگەی ئەم ئەوە بینێ ئەوە بینێت تەشجیع ئەبێکە ئیشی یەکتریە بین پێشومان هەفتەی پێشومان سەر و بابەتە بووێ نامان گفتوگۆمان لەگەڵاکن لەگەڵ سەر و گەنجانە بوو کە ئێمەش ئومێدەوارین کە بۆ شێوە بێ بەڵام بابەتی وەکو بابەتی ئەمڕۆمان بۆ سوۆشیال میدیا شالاخان پێم بڵێ ئێمە تا چەند توانیمانەکە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە تەکنەلۆژیایەک بابەتێک شتێک هێتە ناومانەوە بەو شێوازە بەکاری بێنین کە خۆی هەیە یان پێویستە یان یاسایەکی بۆ دانراوە خۆی کاکشاباس زۆرترین قسەکان سەر بەکارهێنانی تەکنەلۆژیە کە بە شێوەیەکی زۆر خێرا هاتنەوە کۆمەڵگای کوردیوانێ بەداخەوە کاریگەری زۆر خراپیشی دانا ئێمە ئەگەر مەرحلە بە مەرحلە سەریکەین لە بیدایەتەوە کە لە مۆبایلێکەوە بە سیمکارتێکەوە هاتووە هەتا ئێستا کە گەیشتەوەی کە ئێمە هیچ وامان لە وڵاتانی تر کەمترین لە ڕێ بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی و تەکنەلۆژیاوە لە زۆر ڕوانێ بەڵام مەرحلە بە مەرحلە کە ئێمە لەگەڵ یاڕۆژین قوربانی زۆرمان ناوە من حەز ناکەم لە بابەتەکە دەرچم ڕەنگە بڵێ قوربانیەکان چییە خانمێک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناشرین ئەکرێمە خۆی لە خۆیان قوربانێکی گەورەیە دێها ئافرەتمان بینیە بە بۆنەی ئەوەی کە خۆشەویستی لەگەڵ کەسێکا کردووە وێنەیەکی خۆی بۆ ناردۆ دواتر بڵاو کراوەتەوە لەلایەن کەس و کارەکەیەوە کوژراوە ئەمەش خۆی لە خۆیان قوربانی زۆر گەورەیە بۆ کۆمەڵگاکەی ئێمە ئاستی هۆشیاری ئێمە زۆر نزم بووە هەمیشە ئاستی هۆشیاری ئێمە و ئاستەنە بۆ کە مای دڵخۆشی بێت لە جاتی ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری بەرزکاتەوە نزم نەخێر بەداخۆ زۆر کات بەرەو دوای بردوین بەرەو دوابرنەکەش چۆناییە و چییە تۆ کاتێک ئەبینیت شێوازی جلوبەرگی خانمێک لە دەرەوە ڕەنگە هەمومان بچینە شەقامەکان جلوبەرگی زۆربەی خانمان زۆر ئاسایی بێت جلێکی تەڕادێک کورتی لە بەرابێت بەڵام ئەگەر خانمێک بێت جلێکی کورت تەنۆرەیەکی کورت کاتە پێی و ڕستمێکی خۆی لە پەیجە تایبەتەکەی خۆی دانێت سێری کۆمنتەکان کە کاک ئادەم ئەوەی کۆمنتی ناشرینی بۆ ئەچێت لەسەر جلوبەرگەکەی تۆ ئێشتا ئەو کەسایەتە ناناسی نازانی چۆنە شێوازی بیرکردنەوەی چۆنە یعنی هیچ شتێکی نازانی بەڵام تۆ بە کۆمنتە ناشرینەکانی ئیهانەیەەکەی باوکی ئێمە تۆزێک خەتابارە لەم بوارە
مناڵێکمان هەیە هەر تازە گەورابێت تابلێتێکێدا بەدەستەوە یەکەم جار بۆ یاری بەکارێنیان دوای وردە 13 ساڵ 12 ساڵە ئەسڵ نازانێت فەیسبوک چ ئینستاگرام چ دووسێ ئەکاونتی هەیە ئەم مناڵە هۆشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی نییە نازانێت کە ئەمە ئەبێت چی بنووسێت چی نەڵێت لەویا چی پێویستە باس کرێ هەر شتێکی بەدڵ نییە دەسەکە بەجنێودان بە وشەی ناشرین ئەکاونتی فێک دروستەکە دایک و باوکەکانمان ئەتوانم بڵم تا حدێک خۆشیان باوکەیە ڕستمی خۆی مناڵەکەی داناوە کە چی لە کۆمنتێکا بۆ خانمێکە نووسێ تۆ وایتەوە هەنێک وشەی نەشە ئەو باوکە پێی خۆشێک ئاوا بە کچەکەی گوترێ یان ئاسایە بەلایەکە کچەکەی کۆمنتەکەی ئەو ببینێ و بەیان ئەوش بچێ ئاوا بینوسێتەوە ئەمە کێشەکە دەستان خۆش بێ سپاس بۆ کاتی کە داتان ناو هاتنە ئێرە لەگەڵ ئێمەیان دانیشتن بابەتەکە زیاتر هەڵەگرێ ئەمە دەوارین ئەو گەنجانی کە بینەرمانن بەڕاستی توانی بێتمان میوانەکانمان ینی کاریگەریان هەبوو بێ بەسەریانەوە لانی کەمەکویەوە سوود بە کۆمەلگە بگێنن وەک تافانخانەڵێ وزەی ئەرێنی بڵاو بکەنەوەوانە ئێمە ئاماجمان ئەوەیە وای لێ بێ کە گەنجانمان سوۆشیال میدیا بۆ کاری خۆیان بەکاربێنن لانی کەمەوە کێشانش کە ڕووینیان کردوانێ ئەگەرچی لەو باوەڕێیان هەمومان نەزانین کە هەندێک کاریگەری خراپ چییە کە بەسەر سوۆشیال میدیاەوە یان چی ئەەکەین بەڵام جارێکی تر بیرمان کەوت بێتەوە و دووبارەی نەکەینەوانێ دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵ.